میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر ڕەندا سەلیم بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سنتەری ستەمسن و توێژەر لە دامەزراوەی فۆرن پۆلیسی دایتۆن لە ڕاستەوخۆ لە ئۆهایۆ لەگەڵماندایە. دکتۆر ڕەندا ئەم کاتتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. دەمەوێت زۆر بەڕاشکاوانە وەڵام دەیتەوە، ئایا ئەم هێرشانەی ئێستا سوپای سووریا دەیکاتە سەر بەشێکی گرنگ لە گەلەکەی خۆی، ئەمە جێنۆساید و پاکتاوی نەژادی نییە؟ ئێستا هێشتا زووە ناوی جینۆسایدی لێ بنین، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە گرژیەکان بۆ هیچ لایەنێکیان باش نییە و نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا بەڕێز تۆم بارایەک داوای کردووە کە گرژەکان دامرکێنرێنەوە و دانوستان و گفتوگۆکان دەست پێ بکەنەوە. ئەم گرژیانە باش نییە بۆ گیانی خەڵکی سڤیل لە ناوچەکە و ژمارەیەکی زۆر بوونەتە قوربانی، ژمارە بە هەزاران کەس ئاوارە بوون. ئەمە خەڵکی سڤیل باجەکەی دەدات و هەروەها بۆ حکوومەتی ڕاگوزەری سووریاش لە دیمەشق باش نییە گرژیەکان کاریگەری خراپی ژیان لەسەر ئەوان دەبێت و خراپە کە سوپای عەرەبی سووریا هێرش بکاتە سەر گەلەکەی خۆی. دەبێت هەردوو لایەن وەکەوەی کە باڵیۆز تۆمبارەک ئاماژەی پێدا دەبێت دانوستانەکان دەست پێ بکاتەوە. زۆر باشە دکتۆر ڕەندا، بۆ خۆشت باش دەزانی ئەم ڕژێمەی ئێستا هەم سوپاکەشی لە لیستی تیرۆری ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی دابوون. باشە کەواتە ئێستا ئەرکی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی نییە ئەو خەڵکە سڤیلە لە هێرشی ئەم تێرۆریستانە بپارێزێت؟ ئەمە ئایرکی حکوومەتی سووریایە کە خەڵکی سڤیل بپارێزە، دڵنیایی ئەوە بدات کە حکوومەتێکی گشتگیر پێک بهێنرێت و بەرپرسیارەتەکەش لەسەر حکوومەتی ئەمریکا ئەوەیە دەبێت وەک نێوەندگیرێک لە ڕێگەی تۆمبارەکەوە هەوڵ بدات ئەوەندەی بکرێت ڕێگری بکرێت لە گرژی هاوشێوە و دەبێت داوا لە لایەنەکان بکات، فشاریان لێ بکات کە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و داوا لە هەسەدا لە حکوومەتی ڕاگوزەری سووریا بکات بۆ ئەوەی لەسەر مێزی گفتوگۆ دانیشن. و هەروەها زیاتر لە ئەمریکا پێویستە حکوومەتی ڕاگوزەری سووریا خەڵکی خۆی بپارێزێت و جارێکی دیکە لەو هێرشی لەو شێوەیە نەکرێت. باش دکتۆر ڕەندا، هەر ئەم حکوومەتەی ئێستا ئی سووریا، هەر ئەم سوپایەی سووریا هێرشیان کردە سەر دروزەکان و قەتڵعامیان کردن، کۆمەڵگەی نێودەوڵەتی بە خێرایی هاتە سەر خەت و ڕایان وەستان. تا ئێستاش سوپای سووریا لە سوێدانە. ئەی بۆچی هەمان شت بۆ کورد نەکرێ، کوردیش نەپارێزرێت؟ من پێم وان نییە کە کورد پشتیوانی نەبێت لە کۆمەڵگەی نێودەوڵەتی، کە ئەمریکاش چەندین جار دووپاتی کردوتەوە کە دەبێت کورد بپارێزرێت، دەبێت کورد مافی هەبێت. من پێم وا بێت جوگرافیای گرژیەکان بە تایبەتی ئەو ناوچانەی کە ئێستا گرژەکانیان تێدایە وەکەوەی کە لە سوێدا هەبوو تا ڕادەیەک لە ڕووی جوگرافیەوە جیاوازە، شوێنەکان لە چوارچێوەی جوگرافیا جیاوازن و ئێستا گرژەکان لە حەلەبن کە دووەم گەورەترین پارێزگایە لە سووریا. بەڵام ئەمە نابێتە پاساو بۆ هیچ لایەنێ کە بەتایبەتیش حکوومەتی سووریا کە هەوڵ نەدات خەڵکی سڤیل بپارێزرێت.
بەڵام دکتۆر ڕەندا حکوومەتی سووریا خۆی دان بەوەدا نانێ کە چەندین پێکاتە لە سووریا هەیە، چەندین گەلی تایە، چەندین ئاین و ئاینزای تایە، دەیەوێت بە حکومێکی مرکزی توندڕەو لە ڕووی ئاینیەوە حکمی هەمووی بکات. ئەمە بەڕێوە دەچێت. سیرکە ئەوەی کە لەلایەن حکوومەتی دمەشقەوە هەیە تا ڕادەیەک ئەوان هەوڵ دەدەن کە حکوومەتێکی با بڵێن مرکزیان هەبێت کە سەرۆک ئەحمەد شەر هەمیشە هەوڵی ئەوە دەدات کە حکوومەتێکی مرکزی هەبێت، بەڵام ئەمە ئەو مانایە ناگەیەنێت کە ئەو دەتوانێت تەواوی سووریا حکمی تەواوی سووریا بکە وەک ئەوەی کە ئەسەد دەیکرد. بارودۆخەکە جیاوازە. ئێستا ڕێکەوتنێک هەیە لە نێوان هەسەد و حکوومەتی سووریا کە ڕێکەوتنی دەی ئادارە کە هەردووک لایەنیش واژوێیان کردووە. ئێستا دەرفەتێک هەیە، دەرفەتێک هەیە بۆی بگەڕێنەوە بۆ سەر ڕێککەوتنی دەی ئادار. هەردوو لایەن نیگەرانیان هەیە، بەڵام ئەمەش مانایوانییە کە نەتوانن ڕێککەوتن نەکەن، بەڵکو سەرڕای نیگەرانیەکان دەتوانن ڕێککەوتنێکیان هەبێت، دەکرێت هەماهەنگی هەبێت، دەکرێت گفتوگۆ بکەن و من پێم وانە کە دەسەڵاتێکی مرکزی بۆ ئێستای سووریا باش نییە. باش دکتۆر ڕەندا هەرم سوپایە هەر ئەم ئەحمەد شەرعە ماوەیە لەمەوبەر هێرشی کردە سەر دروزەکان، دواتر هێرشی کردە سەر عەلەویەکان و قەتڵ و عامی کردن، ئێستا هێرش دەکاتە سەر کوردەکان. کەواتە ئەم ئەحمەد شەرعە ئەم دەسەڵاتە ئەم ڕژێمە بڕوای بە پێکەوە ژیان نییە، تەنها عینەن ڕژێمەکەی حافز ئەسەدە بەس دەموچاوەکانیان گۆڕاوە، وا نییە؟ من پێم وابێ کات هەموو شتێک ئاشرا دەکات. ئایا ئەم ڕژێمەی ئێستا ئەم حکوومەتی ئێستا پێکەوەژانی دەوێت یاخود نا؟ ئەگەر هەموو لایەنەکان هەوڵ بدەن کە حکوومەتێکی گشتگیر پێک بهێنن و دوورکەونەوە لە کارە تیرۆریستیەکانیان وەکەوەی کە پێشتر ڕوویدا لە ساحل لە کنەرەوەکانی سووریا، ئێستا لیژنەیەک لەلایەن حکوومەتی سووریاوە پێک هاتووە بۆ ئەوەی لێپێچینەوە لە بەرپرسیارانی ئەم تاوانە بکەن و ئێستا کات هەموو شتێک ئاشکرا دەکات. ئایا حکوومەتی ئێستای دیمەشق دەتوانن مافی تەواوی لایەنەکان زامن بکەن؟ ئایا دەتوانن پێکەوە ژیان بچەسپێن یاخودنا؟ زۆر باشە دکتۆر ڕەندا، بۆ وڵاتانی وەکو سووریا کە فرەگەلە فرەپێکاتەیە فرەپێکاتی ئاینی و ئاینزایە، بەڕای ئێوە باشترین سیستەم بۆ پێکەوە ژیان بۆ ئارامی بۆ سەقامگیری سیستەمێکی فیدرالی نییە؟ من پێشتر پشتیوانی حکوومەتێکی فیدرالیزم کردووە و ئەوەشی کە لە ئێستا لە عێراق هەیە فیدرالیزم بە شێوەیەکی تەواو جێبەجێ نەکراوە. وشەی فیدرالیزم لە وڵاتانی عێرەبی تا ڕادەیەک ناوێکی خراپی هەیە، ناوبانگێکی خراپی هەیە و ئەوان پێیان وایە کە فیدرالیەت وا دەکات وڵاتەکە دابەش بێت. ئەمە بیرروبێچوونێکی لەو شێوەیە هەیە، هەزرێکی لەو شێوەیە هەیە لە وڵاتانی عەرەبی کە ئایا ئەگەر فیدرالیەت لە وڵاتەکە جێبەجێ بکرێت مانای دابەشبوونی وڵاتەکە یاخودنا. بەڵام
سیرکە قورسە ئێستا بە شێوەیەکی تەواو لەم دۆخی ئێستادا فیدراڵیەت لە سووریا جێگیر بکەیت بەڵام پێکاتەیەکی فیدراڵیەت دەبێتە هۆی پارێزەری تەواوی مافی لایەنەکان لە سووریاوە من پێم وایە شتێکی باش دەبێت بۆ داهاتوی سووریا بەڵام دکتۆر ڕەندا بۆ خۆشت باش دەزانی فیدرالیت بۆچی خراپە ئەوەتەی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە وڵاتە عەرەبیەکان هەمووی حکمی مرکزیە تا ئێستاش کێشا پێکدادان شەڕ و ئاژاوی لێکەوتۆتەوە کەواتە تەنها چارەسەر هەر حکمی فیدرالیە یان دابەشبوونی وڵاتەکان نەخێر من پێم وایە فیدراڵیەت لە دابەشبوون زۆر باشترە دابەشبوون هەمیشە من وای نابینم کە دابەشبوون لە وڵاتانی عەرەبی وەکەوەی لە سووریاش هەیە جیاوازە لە وڵاتانە دیکە بۆ نمونە وەک لە سلۆڤاکیا هەیە دابەشبوون باش نییە لە وڵاتانی عەرەبی و شتێکی لەو شێوەیەش ڕوونادات چونکە پێکاتەی جیاواز هەیە لە وڵاتانی عەرەبی پێکەوە ژیان هەیە و تۆ دەبێت ئەم پێکەوە ژیانە زیاتر و زیاتر تەو بکەیت ئەگەر فیدراڵیەت بە شێوەیەکی ئاشتیانە پێی بگەیت بچەسبێت لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانەی کە پێکهاتەی زۆرە وەک سووریا زۆر باش دەبێت من 100% هاوڕام لەگەڵت لە بیر و هیزری عەرەبی بەتایبەتیش لە سووریا فیدراڵیەت بە شێوەیەکە کە وا هەز دەکەن وا وێنایی دەکەن دەبێتە هۆی دابەشبوون بۆیە فیدراڵەتیان قوبوڵ نییە چونکە پێیان وایە کە وڵاتەکەیان دابەش دەبێت ئەگەر بە شێوەیەکی ئاشتیانە فیدراڵیەت لە وڵاتانی عەرەبی نەچەسبێت ئەو کاتە خراپ دەبێت و دەبێت بە شێوەیەکی ئاشتیانە فیدراڵیەت بچەسبێت و هەروەها من پێم وان نییە کە ویستێکی نێودەوڵەتی هەبێت بۆی سنوورەکان دووبارە دابەش بکرێنەوە زۆر باشە دکتۆر ڕەندا ئەگەر بە ڕاشکاوانەش وەڵام دەیتەوە من سپاست دەکەم ئێوە کەسێکی شارەزای ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و لێکۆڵەرن بڕواتان بە مافی چارەنووسی گەلان هەیە یاننا ئەگەر گەلێک بە فیدرالیش ڕازی بێ ڕێی پێنەدەن ئەی چ بکە دواتر پەنا نابا بۆ جیابوونەوە بۆ سەربەخۆیی ئەمە پرسیارێکە کە وەک تو دەزانی من 100% بڕوام وایە کە خەڵک نەتەوەیەک مافیە هەبێت کە مافی چارەی خۆنووسنی خۆی هەبێ و داهاتووی خۆی دیاری بکات بۆ نمونەوە کە فەڵاستین کە داوا دەکەن دەوڵەتێکیان هەبێت من 100% پشتیوانی دەکەم لە کەیسی سووریاش کورد لە سووریا کورد پێکاتەیەکی بنەڕەتی و بەهێزن لە موزایکی سووریا پێکاتەیەکی بەهێزن لە سووریا و بۆ نمونە لە عێراقیش لە تورکیا کورد پێکاتەیەکی بەهێز و گرنگن لە ئێرانیش پێکاتی بەهێز کووردە لەوێ ڕێگەیەکی گونجاو بۆ ئەوەی کە کەسێک مافی هەبێت کە ئەمنێتی خۆی بپارێزێت مافی ئەوەی هەبێت کە ئاسایشێکی تۆکمەی هەبێت مافی هەبێت کە چارەنووسی خۆی دیاری بکات و ئاینی خۆی دیاری بکات ئەمە مافیە و دەوڵەت ئەگەر بە کورتیش وەڵام دەیت و دکتۆر ڕەندا من سوپاست دەکەم کاتم زۆر کەم ماوە دۆ دەڵێی فەڵەستینیەکان مافی خۆیانە مافی چارەی خۆنووسینیان دیاری بکەن و دەوڵەتی سربەخۆیان هەبێ ئەی باشە بۆچی ڕەوانە بێ بۆ کورد نزیکەی 50 ملیۆنن ئەو مافەیان هەبێ ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە سوپاست دەکەم کورد دابش بۆ لەسەر چەند وڵاتێکی جیاواز بۆ نمونە لە سووریا کورد داوای دابشبوون ناکەن داوا دەکەن کە ڕۆڵیان هەبێت
ڕۆڵیان هەبێت لە حکومڕانی و بەڕێوەبردننی وڵاتەکە داوا دەکەن لە مافی کولتوری و سیاسیان هەبێت دەستخۆش کە ئەمە دۆخەکە جیاوازە لەوەی کە لە ئیسرائیل هەیە بۆ نمونە ئەوان ڕەتی دەکەنەوە کە فەڵەستین دەوڵەتی هەبێت و جنۆسایدیان بەرامبەر دەکەن و وا دەکەن کە دەوڵەتیان نەبێت زۆر باشە زۆر بەڕێت دکتۆر ڕەندا سەلیم بەڕێوەبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕات لە سنتەری ستیمسن و توێژەر لە دامەزراوەی فۆرن پۆلیسی دایتن ڕاستەوخۆ لە ئۆهایە و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش.